ئەمەی دەیبینن ژێرپردی سەیداوەیە. تا ئێستا ئەو پلانەی کەوا بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی هەولێر دای نابوو تا ئێستا بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە چووە. ینی پلانەکە چی بوو؟ لادانی کۆنکرێتەکان و هەروەها داخستنی ئەم ڕێگایە، ینی بە هیچ جۆرێک ئۆتۆمبیل نایەتە ناوە و جێگەی هاتو چۆشان گرتووە. هەولێر یادگاری خۆشی لەگەڵ ئەم شوێنە نییە. ینی بە دیاریکراوی ساڵێک و دەمانگ پێش ئێستا لە 15/2/2024 ینی ئەو کاتی خۆم لێرە ڕووماڵی ئەو بابەتەم کرد کە 11 سیارە یاخود ئۆتۆمبیل لێرە کەوتە ژێر ئاو. یعنی بە جۆرێک بوو کارمەندانی بەرگری شارستانی تا لای ملیانەوە لە ژێر ئاو بوو ئۆتۆمبیلەکانیان دەردەهێنا. ئەمە وای کرد کە باوەی 2 ساڵە ینی با بڵێن ئەو کاتی و هەروەها لە مانجی 10/11 ساڵی 2024 و لە مانجی 10/11 کە ئێستا لە ناوین لە کاتێک کە شەپۆل بێتن ینی شەپۆلی بارانبارین و ئەوانە بێ کە شەپۆلێکی بەهێز بێ ئەوە ڕاستەوخۆ ئەم ڕێگایە لە سەرەتاکیەوە دادەخرێتن. ینی لەبەر ئەوەی ئەو سینناریۆی لە 15/2/2024 کاتێک کە 11 ئۆتۆمبیل لێرە لە ژێر پردی سەیداوە کەوتە ژێر ئاو ئەو سینناریۆ دووبارە نەبێتەوە. چەند شوێنێک هەیە لە هەولێر ینی ئەو شوێنانە لە ماوەی ڕابردوودا لافا و شوێنی کۆبوونەوەی ئاو بووە. ژێر پردی فڕەنس و هەریری و هەروەها گەڕەکی گڵکاند جادەی ینی شەقامی 100 مەتری لە پێش فامیلی مۆڵ ئەم شوێنانە ینی وەک دەڵێن هەرچەند یەک تۆز باران ببارێ ئەم شوێنانە ئاوی لێ کۆ دەبێتەوە. بەڵام ئەم ساڵ تا ئێستا ئەو پلانەی کە بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی دایناوە بە سەرکەوتوی بەڕێوە چوە تا ئێستا ینی بە بەراورد بە ساڵەکانی تر ئێستا هیچ زۆرە لافاوێک و هیچ زۆرە کۆبنەوەی ئاوێک لە ژێر پردی سەیداوە نییە و ئەو سینناریۆی کە لە 15/2/2024 هەبوو کە 11 ئۆتۆمبیل کەوتە ژێر ئاو تا ئێستا دووبارە نەبووتەوە.